ڕۆژی جیهانی کرێکار دەرفەتێک بۆ پشتیوانی لە کرێکارانی مانگرتووی نەوت و گاز و معدەن و فولات. سبەینێ دووشەممە ئەوەڵی مانگی مەی بەرامبەر لەگەڵ 11 مانگی گوڵان ڕۆژی جیهانی کرێکارە. لە پێشدا هاتنی ئەم ڕۆژە مەزن و مێژوویە لە سەرجەم کرێکاران و هەموو ئینسانە شەریفانەی کە دڵیان لە گرەوی دامەزرانی کۆمەڵگایکی بە دوور لە ستەم و چۆسانەوەدایە لە قوڵای دڵەوە پیرۆزبایی دەکەین. نزیک بە هەفتەیەکە کە دەیان هەزار کەس لە کرێکارانی شاغڵ لە 105 شرکەتی پەیمانکاری، پرۆژەی نەوت، گاز و پێترۆشیمی، پاڵاوگەکان، معدەن و پیشەسازی فولاد لە سەرتاسەر ئێران مانگرتنێکی هەواهەنگیان دەست پێ کردووە. داخوازی سەرەکی کرێکاران زیادکردنی 79% حەقدەست و 20 ڕۆژکار و 10 ڕۆژ پشووە. خاوەنکاران هەڕەشەیان کردووە کە 4000 کەس لە کرێکارانی مانگرتوو لەسەر کار دەردەکەن. ئەم مانگرتنە لە بارودۆخێکدا ڕوو ئەدات کە لە لای کەوەچینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و هەژار لەگەڵ دژی ئینسانی ترین هێرش بۆ سەرئاستی ژیان و بەڕێچوون ڕوبەڕوو بوونەتەوە. بە شێوەیە کە بارودۆخی ژیانی ئەم خەڵکە لە هەموو ماوەی 44 ساڵی حاکمیەتی ڕژیمی ئیسلامیدا قەت بە ڕادەئێستا دژوار و فەلاکەتبار نەبووە. لەلایەکی دیکەوە لە درێژەی شۆڕەشی ژینەدا شەقامی شارەکانی ئێران بوونەتە گۆڕەپانی نەبەردی ئەرادەی ژنانێکی تێکۆشەر و بوێر کە حیجابی ئەجباری ئەم هێمای بەردەگیەی خۆیان توور هەڵداوە. لە ئەوە بارودۆخێکدا هێرشی ڕژیم بۆ سەرئاستی بەڕێچوونی کرێکاران و خەڵکی هەژار هەڕەشەی دەرکردن لە سەرکار لە کرێکاران دەبێ وەڵامی شیاوی خۆی وەربگرێتەوە. نابێ ئیجازە بدرێت کە ڕژیم ئەم هێرشە بە ئاشکرایەی بۆ سەرژیان و بەڕێچوونی خەڵک بە هاسانی بەسەردا تێپەڕێت و درێژە و بەردەوامی حاکمیەتی بە قیمەتی تۆنکردنەوەی چۆسانەوەی کرێکاران و دزینینانی سەرسفرەی زۆربەی خەڵکی ئەم وڵاتە دابین کات. بێگومان سەرکەوتنی کرێکارانی مانگرتوو لەم نەبەردەدا ڕێگا بەرەو دەستەبەرکردنی مافە پێشێلکراوەکانی زۆربەی خەڵکی کۆمەڵگای ئێران خۆش دەکات. ئەگەر کرێکاران لەم نەبەرزە حەیاتیەدا پێویستیان بە هاوپشتی چینایەتی بە وشیاری سەبارەت بە بەرژەوەندی سبەی ڕۆژیان، بە ناسینی هێزی ڕاستەقینەی خۆیان، بە تەکشەکۆلیابی سنفی و سیاسی خۆیان، بە ڕێبەرانی خاوەن ئیعتبار و کارای خۆیان، بە دەرزوەرگرتن لە ڕابردووی خۆیان و لە ئەزموونی خەباتکارانی جیهانی ئەم چینە هەیە، لە عینی حاڵدا بۆ سەرکەوتن لەم نەبەردەدا پێویستیان بە هاوپشتی لەگەڵ خەڵکێکە لە دیکتاتۆری و ستەم، گەندەڵی و تاڵانچیەتی ئەم ڕژیمە زیانیان وێکەوتووە و لێبێزارن، بنەماڵەی بە ملیۆنان کچی قوتابی کە لە هێرشی شیمیایی بۆ سەر قوتابخانەکانی کچانە تووڕان، خەڵکی زەحمەتکێشی بەلوچستان کە گەلێک قوربانیان لە هەینیە خوێناویەکاندا داوە و ئێستا منداڵەکانیان لە فنووج بەدەستی هێزە ئینتیزامیەکان دەکوژرێن و هیتریش هەیە. با ڕۆژی مەزنی مێژووی 1 مەی جێژنی جیهانی چینی کرێکار بکرێتە هێمای هاوپشتی. ئێمە داوا لە کرێکاران و زەحمەتکێشان لە خەڵکی ستەم لێکراو لە کوردستان و لە سەرتاسەر ئێران، لە خوێندکاران و قوتابیان و مامۆستایان، لە سەرجەم ئەو خەڵکە تێکۆشەرانەی کە دڵیان لە گرەوی ئازادی و دادپەروەریدایە دەکەین ڕۆژی دووشەممە 11 مانگی گوڵان ڕۆژی جیهانی کرێکار بۆ پشتیوانی لە کرێکارانی مانگرتوو بە هەر شێوازێک کە بۆیان دەکرێت و پێیان وایە کاریگەری دەبێت و لەوانە خۆبواردن لە چوون بۆ شوێنی خوێندن و کەسب و کاریان شانۆیەکی دیکە لە شۆڕشی ژن ژیان ئازادی بۆ پشتیوانی لە کرێکارانی مافخواز پیشان بدەن.